پەرێزان خۆشەویستان سڵاوتان لێکم بە سڵاوی ئیسلام السلام علیکم ورحمة الله وبركاته. ئەمڕۆ سێم ڕۆژ لە پێشانگای کتێب لە سلێمانی ئاشنا تاکەم بە کتێبێکی خۆم کە بەنای ڕئیس پیری ئەو کوردی ئەمریکای دۆزیەوە. شایانی باسە 3 ساڵ لە خزمەت ئەم کتێبەیە بۆم شەو نخوونی و هەوڵدان و کۆشش بۆی بتوانم بۆشایەک لە بۆشایەکان پڕکەمەوە بۆی کە کوردێک پێش کریستۆفەر کۆلۆمبۆس هەڵەتێ بە دۆزینەوەی قارەی ئەمریکای باکوور و ئەمریکای باشوور کە لە دوای ئەوەی هەمووی سەرسام کردووە زانایان و ناسای سەرسام کردو بریتە لەوەی کە کیشوەری بەستەڵەکی باشووری کێشاوە. ئەمڕۆ لە خزمەتانە بمەوە ئامادەم وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەمەوە لەسەر دۆزینەوەی کیشوەری ئەمریکا وە کوربوونی ئەم پیاوە ڕێزە کە لە کاتێکە تورک تورکاندی و تیکردیت بە موڵکی خۆی ئێمە ڕەگەز لە کوردەکەیمان هێناوەتەوە کردومانە بەبەریدا بە جوانترین شێوە پێشکەشی کورمان کردووە. زیاد لەمە زیاتر لە 330 سەرچاوەمان لەم کتێبەیە کۆ کردوێتەوە بۆی بە هەموو شتێک ئاشنای خوێنەر بکەین کە بەڵێ یەکەم دۆزەرەوەی ئەمریکا کورد بوو و بە هەموو شتێک ئیسپاتیەوە بکەین کە هیچ لارێکی تیان نییە کە نەبەوەی کە تورک کراوە و نەبەوەش کە پێش دوای کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکا دۆزە بەڵکو نەخشەکەی هەموو شتێکی حاشاڵ نەگرە و بە جوانترین شێوەش باسمان کردووە چۆن دەستی گەیتۆتە ئەمریکا و چۆن نەخشەی ئەمریکای کێشاوە.